لە یەک کاتدا لە سێ پارێزگای باشووری کوردستان هەولێر، سلێمانی، هەڵەبجە و لە هەندێکی دیکەی شارۆچەکان هاونیشتیمانیان بۆ پشتیوانی لە عەفرینی ڕۆژاوای کوردستان و ئیدانەکردنی بەردەوامی هێرشی تورکیا بۆ سەر ئەو کانتۆنە چوونە سەر شەقامەکان. ئەگەر ئێمە یەکگر نەبین، یەکدەست نەبین، یەک هاویەست نەبین، بڕوابێ نەک نێودەوڵەتی هەموو دنیا هیچ شتێ بۆ ئێمە ناکە. ئەوەی کە بۆ ئێمە ئەیکا تەنیا یەکگرتنە و یەکگرتن، نەک حیزبایەتی. زۆرینەی دروشمەکانی خۆپیشاندەرانی ئەمجارە بەو جۆرە بوو کە مادام چارەنووسی عەفرین دراوەتە دەست ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی سووریا، هەر بۆیە پاساوەکانی بەردەوامی شەڕی تورکیا دژ بە کورد بێمانایە. لە کۆیەوە لە کوردستانی باشوورەوە پامی خۆمان دەنێرین بۆ تورکیا کە بەڕاستی دەستی ڕاگەری لەو پێشلکاری و زۆڵمەی کە دیکە وەلا هەمان کاتدا بۆ عەفرینیش کە بەجددی بەرخودان و قارەمانی وانە بەجددی مەلەفی خۆیان تێکەڵ نەکەن لەگە سووریای بەعاد چونکە کورد لەوێ کوردستانیە. نزیک دەبێتەوە لە 40 ڕۆژ بەرگری لە عەفرین بەردەوامە، بەڵام هەرچەندە دووەم زەبەلاحترین هێزی ناتۆ هەرچی تانک و تۆپی هەبوو نمونەیەکی لە عەفرین تاقی کردوتەوە، بەڵام ئیرادەی ڕۆژاوا هێشتا هەر لە ورەبەرزیدایە. ڕاستە بەرخودان لە عەفرینە، بەڵام لە واقعدا ئەو بەرخودانە بۆ هەڵوەشاندنەوەی پلانی هەرێمایەتی لە دژی پرسی کورد و لە دژی ئەو خۆری ئومێد و ئازادەی کە خەریکە لە ڕۆژئاوای کوردستانەوە ژیانی تاریک کراوی گەلانی سووریا و ناوچەکە ڕووناک و ئاوەدان دەکاتەوە. پێشتر بۆ پشتیوانی لە کۆبانێ باشووری کوردستان بەناردنی هێزی پێشمەرگا بەشداری لە شەڕی دژ بە داعشدا کرد. بۆ عەفرینیش هەر هاوکارێکی باشوور بۆ ڕۆژئاوا دەبێت لە دەواازەی سحێلاوە بڕوات، بەڵام هێشتا شەڕوانان داوای کۆمەکی سەربازیان نەکردووە. ڕوودا و زانیوێتی 6,000 پێشمەرگەی ڕۆژاوای کوردستان کە سەر بە ئەنەکەسەن و بە ناوی هێزی ڕۆژ کە لە هەولێرن ئامادەن بچنە عەفرین بەو مەرجەی پێدا ڕێگەیان بدات. ڕێکەوتنی سەرباسی و سیاسی نێوان پێدە و سوپای سووریا بەو ئامانجە بوو کە لولەی تانک و تۆپەکانی سوپای تورکیا لەسەر دڵی عەفرین بشێنێتەوە، بەڵام سەرباری بە دەنگەوە هاتنی زۆرنەی وڵاتانی نێودەوڵەتی هێشتا سوپای تورکیا لە هەڵپەوت و ڕێیەکانی بۆ سەر عەفرین هەر بەردەوامە. ئارکان عەلی ڕوودا و سلێمانی.